خوای گەورە میهرەبان کۆتایی تەمەنی مرۆڤی شاردۆتەوە. هیچ کەسێک لە ئێمە نازانین بەچی دەمرین، کۆتا ساتی ژیانمان بەچی دەڕوات. بۆ ئەوەی حکمەتەکە چییە کە خوای گەورە کۆتایی مرۆڤی شاردۆتەوە؟ ئێمە نایزانین، لەبەر ئەوەی هیچ کەسێک بەکردەوەکانی خۆی مەغرور نەبێ، لە خۆی بایی نەبێ. لە حەدیثێکی صحیح داتوە لە صحیحە خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم: لا تعجبوا بعمل أحد حتى تنظروا بما يختم له. بەکردەوەی هیچ کەسێک معجب مەبن، هەرچەندێک کابرا چاکەکار بوو پێی معجب مەبن حتا بزان بەچی کۆتایی دێت. چونکە فەرمێ: إنما الأعمال بالخواتم. خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم کردەوەی مرۆڤ کۆتایەکەی شەرتە. سەیری پێغەمبەران کە سەلامی خوا لەسەر بڕە، سەیری قورئان کە، سەیری پێغەمبەری خوا بکە صلى الله عليه وسلم، سەیری سەحابە و پیاو چاکان کە هەر هەمویان ترساون لەوەی ئاخر شەڕ بن. هەمویان ترساون، تۆ بۆ ناترسی؟ هەموو کاتێک هەموو نوێژێک بڵێ اللهم اجعل عاقبتي خيرا، خوای ئاخرم بەخێر بگێڕی. ئەوە زۆر گرنگە، چونکە خۆشەویستی خوا فەرمی صلى الله عليه وسلم کردەوەی ئینسان کۆتایەکەی شەرتە. هەیە بە گۆرانیوە دەمرێ، هەیە لە زینا دەکا و دەمرێ، هەیشە قورئان دەخوێنێ و نوێژ دەکا و دەمرێ. هەموو کاتی ئینسان بڵێ خوایە ئاخرم بەخێر بگێڕی.